یەکەم خاڵێمە داوای پێدانی دەنمراکەین وەکو بڕیار زیاکردنی بابەتی پەڕینەوە عبور لە یەکوانەوە بۆ دووانە ئەمە ساڵانە وەروە کۆرساتیش لە دووانەوە بۆ چواروانە ئەم ساڵ بە ساڵی نەکەوتن هەژمار پێ بۆ خوێنکاران واتە ئەم بڕیارە چۆن بێ مناڵی هەموو خوێنکاران دەربشێنن تەنها چۆن بێ ئەمە بێ ئەم ساڵ تەلەبەیە کە کەوتووە نەکرێ بە 2 ساڵە هەر بە 1 ساڵی دەوامی خۆی بکا بە ئاسایی خوێنکاران لە بەروانی لاوەشی نەمێنەوە ئێستا بەعزێ بەشەیە بۆ نمە بڵێن زمانی ئینگلیزی لەبەر کوردۆلۆجی نەمێنێتەوە کەیت ڕەبتێکی نییە بەوانەی کوردۆلۆجیەوە هەروە خاڵی کەشمانێت تایبەتە بە زانکۆ ئەهلیەکان لەم خاڵەیە داواکەین لە وەزارەتی خوێندنی باڵا کە ڕچاوی ئەم خاڵەمان بۆ بکە بە تایبەت ئەو خوێنکارانی کە کۆمەڵی دەرسیانەیە لە قۆناغێک ئێمە سەکۆ بوونێتەوە دا لە سەرۆکایەتی زانکۆ ئەکەین کە دوو دەرزی عبورمان بۆ دانێت لەگەڵ لە دەرەجەی قەرارەکە کە ساڵانی تر هەبووە ینی پەر و پێراریش هەبووە ئەگەرەوە هەبێسە کۆمەڵە تەلەبی زۆر ئەتوان بۆی ئەوە دەرچن ینی گونە حەبنەوە تەلەبەیە بۆ 2 دەرس یان بۆ 3 دەرزانی شێتەوە ئەمێ ئەو بڵێم ئەو تەلەبانەی کە لێرە وەستاوان بەشدی تەمەڵ نین لاچە زۆر کە دەسەر تەلەڤیزۆنەوە بیبینێ بڵێم تەلەبانە تەمەڵ بن بەڵام وانە بۆ نمونە من خۆمێکێکم لەوانەی کە تا ئێستا نەکەوتمەتە دەوری 2 ئەم ساڵ کەوتمەتە دەوری 2 5 دەرسم هەبووە لە 5 سیانە پڕکردەوە دوانە بواتەوە